لاوین خۆشناو گەنجێکی شەقلاوەیە کە ئەمڕۆ بەشداری کردووە لەم فیستیڤاڵی کۆلیژی تەکنیکی شەقلاوە. زۆر قاوەیەک لێرە دروستەکە بزانم شێوازی دروستکردنەکەی وە زۆری قاوەکەی چیە کاک لاوین چۆنی ئەحواڵ چۆنە ماوەیەکە لە سۆشیال میدیاش دوور کەوتەوە ئەوم بۆ باز بکە هۆکارەکەی چی بۆ دواتر باسی قاوەم بوو. وڵای سۆشیال میدیای بە حکمەوەی پێشتر هونەرم دەکرد بەڵام وازمینە ئێستا کە قارە قورئانم لەخوا بەزیادە باسی قاوەکەم بۆ بکە نسبەت قاهوە شێوازی دروستکردنەکەی بەڵێ بەنسبەت قاهوەکەی قهوەی ئەو لمە یعنی تایبەتمەندێکی خۆی هەیە لەگەر ئەوانەی جیهازی با فەرقەکەت پێ برم لەسەر ئەو لمەی مەقسەد ئێستا خەڵکەکە زۆر تایبەت حەزی لەوەیە بەخۆی کە خەز دەبیتن قاوەکە بەو نەوعەیە بەس شێوازی بادان و ناو ئێرە ئەوە خەستە بێوانە بەس شێوازی بادانەکەی فەنی دەوێتن یعنی کە ئەوها دەسوڕێنی لێ ناگەڕێ ئەوها بڕژێ قیازڕا دەگری و بینێ ئەولایە ئەوە زیاتر خەست و خۆش و بنیشی خلتە چوان نیە بەڵام هەرچی ئیجیازیە زۆر ڕۆنە و خڵتی هەیە و زۆر زۆر تایبەتمەندێک خۆشینی بەس ئەوە زیاتر لەلای عەرەبەکان زیاتر دەورەی باڵای هەیە. ئەو لمەت لە چێن دەرهیناوە چۆنە دەبێت چۆن گەرم بکرێ ئەو لمە تقریبان پێش ئەوەی کە ئیش پێ بکەی چارەگەک 10 دقیقە دەبی ئاگری لە بنبی هەتا گەرم دەبیتن هەتا گەرمیش نەبی ئیشەکەی خۆی ناکاتن ئەوە زیاتر لە لای خەلیج و لە تورکیا و لەو بابەتانە لەو جیانە هەیە. باش ئەمڕۆ لەو فیستیڤاڵە بەشداری کردووە مشتری تایبەت هەبووە چیان وتووە؟ ئەلحەمدوللا ئەمە بە حکمیەوەی 6 ساڵە ئەو ئیشەی دەکەم ئەمن لە شەقڵاوەی حاوشێوەی من نییە لە شەقڵاوی هەتا ئێستاکە وەک قاوەی وەچی منیش تایبەت نییە بەوەی کە قسەی مشتریەکان کەوانەی کە باز دەکەن کە مشتریەکان باز دەکەن مەقسەد ئێستا ئەمە بەخۆ دەزانین شەقڵاوە جێکی گەشتیاریە مەسە خەڵکی زاخۆ دێ دهۆک دێ ئاکرێ دێ مەقسەد عەرەب دێ بەس شوێنش تایبەتمان هەیە لە تەنیش قەلێ شەقڵاوەی نە بەخۆمان جێش تایبەتمان هەیە ئەو مشتری هات بێتە ئێستاکە هیچ گلەیەکی نەکردیە ئەلحەمدوللا یەکەم کەسی لە شەقڵاوکە بەم شێوازە قاوە دروست یەکەم کەسم و یەک قاوە کەس بێ ڕکابەرە ئەکید بێتکەوە قسەی هەم مشتریەکانەی من لەبەرەوە جەناوی پارێزگای هەولێریش لە فستیڤاڵێک کە بەشداریمان کرد لە ناو شەقڵاوی کاگومێت خۆشناو ئەویش هەر شایەتی دەرەسە قاوەکەی و قاوەش تایبەت ئەوە تازەش کاگرزگاریش ئەویش هەر شایەتی دا بە هەماش لە خزمەت ئەمە گفتوگۆیەک بوو لەگەڵ کاک لاوین خۆشناو کە گەنجێک شەقلاوێ و هونەرمەندێکە کە گۆرانی بێژێک بوو ماوەیەک بوو سرودی ئاینی دەگوت بەڵام ئێستاش هەر بەردەوامە کاک لاوین چالاکوانێکی ئەم دەڤەرەشە بەڵام ئێستا زیاتر سەرقاڵە بە کار و کاسبی خۆی بەڵێ.